والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. تقبل الله منا ومنكم. وإذا جزل له العلمان في نسكة قبولك عبادة من الرجوع وقد استكاما وبك بكفارته بوبنا مزورة كامل. خوش الإسلام پێویستە سپاسی خوا بکەیت الحەمدولله یارمەتیمانیدا بۆ گرتنیمانی لە ڕەمەزان تەنها فەزلی خوایە. چونکە ئینسانی موسڵمان دەبێت بێباوەڕ و عەقیدەی وابێت هیچ کەسێک بەبێ ئیزنی خوا بەبێ فەرمانی خوا ناتوانێت یەک شتێک لەسەر زەویدا بکات. ئەگەر خوا یارمەتیت نەدا ناتوانیت پەنجەیەکت بجوڵێنی، ناتوانی دەستت بەری بۆ دەمت بۆ شوێنێک هەمووی فەزلی خوایە. مانگی ڕەمەزانیش تێپەڕی بەڵام گرنگ ئەوەیە خوامان لەبیر بچێت دوای مانگی ڕەمەزان. ئیستیقامەمان هەبێ بەردەوام بین لەسەر ئەو دینداری خواپەرستی کە مانگێکە ئێمە لەسەری وعدمان داوە بە خوای گەورە. تێپەڕی بەسەر هەمووماندا. بەڵام گرنگ ئەوەیە دەرس و عیبەتمان لێ وەرگرتە بێت. تەنها مانگی ڕەمەزان مانگی عیبادەت نییە. تەنها مانگی ڕەمەزان مانگی نوێژکردن نییە. تەنها مانگی ڕەمەزان مانگی عیبادەت و خواپەرستی نییە. هەتا ئەو ڕۆژەی ڕۆحت لە لاشت دەرئەچێت لە عیبادەت بە خوای گەورە بکەیت. وەی ئینشاڵڵا بە ڕەمەزانمان بیر نەچێت لە ئەمڕۆوە دەست نەکەین بە خراپەکاری فەسادی. با لە ئەمڕۆوە پیاوانی بەڕێز کچەکانتان خێزانەکانتان لەچ و جلوبەرگی حیا و شەرم با فڕێ نەدەن. لەخوا بترسن. هیچ کاتێک لە دینی خوادا حەڵاڵ نەکراوە بۆ بەڕێزت کوشکی بەڕێزم کە تۆ جلێکی ناشەرعی لەبەرگی سەرت ڕوت بکەیت و بڵێیت پێنجێکا جەژنە دوێنێ پێرە و بەسر پێرە چەندەها ڕۆژە پێش خەڵک مرد. ئەمڕۆژ خەڵ دەمرێ بەیانیش خەڵ دەمرێ. زەمانی نییە مردن. کارێک مەکە خوا پێی ناخۆش بێت بە سافیرەی بمری بە دڵنیاییەوە خوای گەورە دەتخاتە ناو دۆزەخەوە ئەگەڕێم پێ. چونکە تۆ بە ئاخر شەڕی مردی. خوای گەورە فەرزێکی تۆ خۆ داپۆشی، بەڵام تۆ بە قسەی شەیتان دەکەیت. ئەگەر پیاوەکەی بەڕێزت ئەگەر تەقوا و غیرەتی هەبێت ئەوە قبوڵ ناکات. کە کەسێک بەو شێوەیە بڵێ بسەوڕێتەوە بیخاتە پێش سیارەوە ئەوەندە لەچکی بەسەرەوە نییە. کەی ژنی سەحابەوە بوو، کەی خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، کەی ژنی خواناسان و پیاوچاکان بەم جۆرە بوون. با ئینشەڵڵا بە خۆمان داچێتەوە تەقوای خوا بکەین، لە خوا بترسین. دوای مانگی ڕەمەزان ئیستیقامە و بەردەواممان هەبێت لەسەر دینداری و خواپەرستی، لە عیبادەت و خواپەرستی و لە نوێژ و جەماعەت سارد نەبینەوە و کارێکیش نەکەین کە خوا پێی ناخۆشە. بێکی تکە خاوانی کە دەبێت باسی بکەم هەموو جارە باسمان کردوونەوە جەژنانە. ئەمڕۆ دووبارە تەعزیەکان تازەبنەوە. ئەوەی دوای جەژنی قوربان بردووە ئەبێنەوە جەژنانەی بۆ بکرێت. ئەمە بیدعەیە، ئەمە گومڕاییە، ئەمە گوناهە، ئەمە تاوانە، ئەمە سەرپێچی فەرمانی خوا پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەمە دژایەتیکردنی دینە کە تۆ بە جۆرێک دووبارە کاتە تەعزیە بۆ دروستەکەیتەوە و سامی دەکولێنیتەوە برینی دەکولێنیتەوە. بەس تەنها لەبەر عورف و عادەتێکی عەشایریە شتێکە مخالفەی شەرع و هەرچی عەشایری سەرزەوی و هەرچی مستەقەبلی سەرزەوی هەیە شتێکمان پێوەڵێت کە مخالفەی دینی خوا بە قسەی ناکەین. ماڵە بابا پێی وای بوو. ئەمە بیدعەیە تاوانە. ئەم نۆ جەژنانێک ئەمڕۆ خەڵکی کات. دێڕاکە بۆ قەبرستان ئەمڕۆ جەژنە مردووەکە لێ چاوەڕێی ئێمەیت. ئەمانە لە دینە ناهات بەلای خۆشەویست. پیاوی فەقیر چەند مامنە ئەگەری بۆ مناوەکەی بۆ خێزانی بۆ کەسێکی دووبارە تۆ هەم تەعزیەی دروستەکەیتەوە. لەخوا بترسن تەقوای خوا بکەن. لە کۆتایی دەڵێن خۆشەویستان دووبارە جەژنتان پیرۆز بێت. ئینشەڵڵا ئەو خوای کە مانگی ڕەمەزان ناسیتان لە بیری مەکەن. سەرتان بۆ نەوی کرد لە بیری مەکەن. بەردەوام بیپەرستن. بە پشتیوانی خوا ئەو کاتە خوای گەورە دەمانخاتە بەهەشتەوە. یا رب خوا لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوکی کردوەکانمان خۆش بی. خوایان ئاخرمان بەخێر بگێڕی. خوایان نوێژ و ڕۆژ و عیبادەت لێمان قبوڵ کردوێت. خوایان شەرم و حەیا بە پیاوان و بە ژنەکانمان
بخيزانة كامل بكتش كامل بخش يا رب العالمين وإلى آخر ما بخير بجري بدنا كامل خوش بي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. ربنا اشفي فينا من